دژ بە لەشکرکێشی وڵاتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بەشێک لە حەزبە کوردستانەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە گرتبوونەوەیەکدا ئیدانەی هێرشەکانی تورکیایان بۆ سەر خاکی ڕۆژاوای کوردستان کرد. حەزبە کوردستانەکان لە وتەکانیان بە ناوی حەزبەکانیانەوە ئیدانەی هێرشەکانی تورکیایان کرد. داوا لە وڵاتانی ڕۆژئاوا و نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش دەکەن ڕێگە لە هێرشەکانی تورکیا بگرن. بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک وێڕای ئیدانەکردنی لەشکرکێشی تورکیا بۆ سەر کوردستانی ڕۆژاوا بە پێویستیشی زانی کورد بە سیاسەتی خۆیدا لەگەڵ وڵاتانی زلهێزدا بچێتەوە. ئیدانەی ئەو هێرشە و ئەو لەشکرکێشەی سوپای تورکیاکەین بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەمە ئەومان پێڵەیەک بە حەقەت ئەمەی کاکرێ لە ڕۆژاوای کوردستان بۆ سەر خاکی کوردستان ئەمە داگیرکاریە، ئەمە دوژمنکاریە بەرامبەر بە کورد، بەرامبەر بە نیشتیمانی کوردستان. بۆیە گرنگە ئێمە وەکو حیزبە کوردستانەکان هەمومان یەک هەڵوێست و یەک ڕیز بین بەرامبەر بە هەموو ئەو هێرش و ئەو تەحەدانەی کە بەرامبەر کورد ئەکرێ و ئەمە ئەومان پێڵەیە کە هیچ کاتێ زلهێزانی دنیا پشگیری کوردیان نەکردووە، دۆستی کورد نەبوونە، دڵسۆزی کورد نەبوونە، سیرەکەی لە کۆتا ساتەکانە پشتی کورد بەرئەدەن. بۆیە کورد لەمە دوا دەبێ بە سیاسەتی خۆیان بچێتەوە، هیچ کاتێک بە دڵ خۆش نەبێ بۆی کە زلهێزانی دنیا پشگیری ملەتی کورد دەکەن. هەر لە گرتبوونەوەکەی حەزبەکان و ڕێکخراوەکان داوا کرا هاوکاری مرۆیی بۆ کوردانی ڕۆژاوا دابین بکرێت. حەزبە کوردستانەکان بە پێویستی دەزانن لەشکرکێشیەکانی سوپای تورکیا بۆ ڕۆژاوای کوردستان ڕابیگیرێت و ئەنجومەنی ئاسایش و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وەدەنگ بێن. ئێمە پێمان وایە داگیرکاری تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان پێویستە بە زووترین کات بوەستێنرێت. پێمان وایە پێویستە کۆمەلگای نێودەوڵەتی، ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی، نەتەوە یەکگرتووەکان ڕۆڵی خۆیان بجێڕن لە وەستاندنی ئەو داگیرکاری و کاولکاریە گەورەیەی کە ڕووی کردووەتە کوردستانیانی ڕۆژاوای کوردستان. ئەوەی کە جێی پرسیارە وڵاتانی ڕۆژئاوا و نەتەوە یەکگرتووەکان بە ناوی مافی مرۆڤ و بە ناوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ دەستێوەردان بۆ سەر زۆربەی وڵاتانی جیهان لەم کاتیا بوونی هەیە. بەڵام کاتێک کە پێشێلکردنی مافی مرۆڤ لەلایەن وڵاتانی دەور و بەرەوە بۆ سەرنەتەوەی کورد ئەکرێت بەداخەوە هەمووی بێدەنگی هەڵبژێری و بە بیانووی پاراستنی خاکی وڵاتانی خۆیانەوە ئەم داگیرکاری و ئەم کوشتن و بڕیا بەبێ هیچ لێپرسینەوەی و بەبێ هیچ سزایەک تێپەڕ ئەوێ بەسەریانە. هاوکات دژ بە هێرشەکانی تورکیا بۆ سەر کوردستانی ڕۆژاوا کۆمەڵی ئیسلامی ئیدانەی هێرشەکانی کردو بە گرنگیشی زانی کوردان لە چوار پارچەی کوردستان خاوەنی کیانی سربەخۆی خۆی بێت و پەندیش لە ڕابردووی وەربگرێت، زیاتر پشت بەخوا ببەسێت و پلان و ئەجێدای وڵاتانی زلهێز جێبەجێ نەکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.